شعرەکانم سواڵکەرێنین خۆوا فێرکەن ماڵان بگەڕێن بۆ نانێ یا وەک شاعیرانی کوفر لەسەر هەموو سفرە و خوانێ خۆیان تێرکەن. شعرەکانم با بزانن دەنگی هەموو چەوساوەکانی جیهانن، ڕەنجبەرێکن تا دواتەمەن خزمەتکاری ڕەش و ڕووتی شانەدەری و کەس نەزانن. مسلمانن تا دواتەمەن ناڵەی یاسر و سومەیەی بێشوانی ئەم سەردەمەن. شعرەکانم بەیت و بالۆرەی شاعر نین، لە هەموو شایی و زەماوەند ببنە مێشێ بەدەم کوڕنوش بردنەوە بۆ شاباشێ بچنە پێشێ لە دەوری سەری دەوڵەمەند کۆ ببنەوە. شعرەکانم خواپەرستن، هۆشیارن وەک مسلمانی بەهەستن، گشتپیتەکانی ئاگرین ئاگرێکی پرسۆز و قین، ئەڵێن ئێمەین هەتاک و هەین قەت بۆ سامانی دنیایی نەبۆ فیرعەون نەبۆ نەمرود وەکو زێڕان نابین بەسرود. شعرەکانم هەرزەیەکی کۆڵانگەر نین، بێبڕوانین لە سوچێکی ئەم شارەدا بۆ تێڕوانین، وەک پاسەوان ئێشک بگرن هەتا ئەمرن. شعرەکانم کاتێ لێرە سەر ئەبڕێن جەرگ و دڵیان دەرئەهێنرێن، شەهید دەبن بەس نامرن ئەوجا دەڕۆن لێرە دەڕۆن، دەچنە میسر دەچنە سووریا دەچنە ئەفغان، لە جێیەکی ڕۆژهەڵاتە ستاراگرن، لە هەر جێبن کە دەگەنێ وەک بارودخانەی سەفەری دەبنە کودی پڕبارودی ساچمەزەنێ. شارەزایەکی خواناسن بۆیە خۆیان بەلاقەدی مجاهیدێکی ئیسلامە هەڵ ئەواسن. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستاکرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.